بله تماشاوانی هجاهر و هاجد سبارتی داعش نهال وزارت درفه یا امریکا کمبونک بردوام دبه او کمبون لسر شر لدجی داعش گوهف پیمانیا ناونتوی لویدا کمبویه و باوای کی زندی نها هفکارمه یحیی برزنجی لویدا داغوزانه یاریان زیدتر بدمه و تماشاوانا یحیی دمات خوش به دميتو باش لقمان بله يحيى كي لفي كومبوني آماده بوي بيشي جوالاتين از الهيز اي ناسكري ام بيجن البته صو حفته و دو ولاد بشدار لا هاو پیمانتی شر لدجی داعش ام كوبونواني كا لوزاتي درو امريكا ريغا خريد با سي قوناغ كوتاي ديد امرو سي ولاد تارا ديك سي ولاد بشداريه كان لا كوبونوي ئەوڕۆیە ئەلبەتە کۆبوونەوەی سبەینێ کۆبوونەوەی 1970 وڵاتەکە بێ پێکەوە کۆبوونەوەی سێهەم کۆمیتەیەکی بچووگە بێ لە وڵاتە کاریگەرانەی کە کۆی کۆبوونەوەکان بۆ میدیاژ ڕائگەێنن ئەلبەتە ئەمڕۆ زیاتر قسەکردنە لەسەر مەسەلەی ئابووری هەروەها مەسەلەی چەکدارە بیانیەکان جگە لەوەش مەسەلەی گەڕانەوەی ئارامی بۆ ئەو شوێنانەی کە بڵین داعشی تیانەماوە بە تایبەتی ڕاگەیاندنی سەرکەوتنەکان بەسەر داعش و کۆتایی هێنان داعش لە مووسڵ ئەوەش یەکێکە بێ کە لە کۆبوونەوەی سبەینە زۆر بەگشتی باسی لێواکرێت ئەلبەتە دوای نەمانی داعش لە مووسڵ چارەنووسی ئەو شارە چی بەسەرێت هەروە قسە زۆر لەسەر بڵین مەسەلەی ئابووریەک دێت کە بڵین لە هەفتەی ڕابردووە ئەمریکا 150 میلیۆن دۆلاری داوە بە UN بۆ وەکو کۆمەکی دارایی بۆ دوای مەسەلەی نەمانی داعش ببوورە یحیا دناو کۆمبونێ د tu planekî berçav em bêjin niha Mûsil vayê rahat ragîhandin got serkeftinek mezin li Mûsilê li nav Reqa jî bixwe niha pêşveçûneke mezin çê dibe tu planekî berçav em bêjin ev welatana heyê got giftigo bikin divê kombûnê de li ji bo şerê Daişê yanî bi temamî ji wê deverê racênê yan tenê hew weke giftigoyî yanî di nav hevdû de danûsendinê dikin ئەلبەتە سبەینە کۆبوونەوە گەورەکە بێ لە بینی 1970 وڵاتی بەشداری شەری داعش کە قسەی زۆر لەسەر سەرکەوتنەکان لە مووسڵ هەروەها پێشڤەچوونەکان لە ڕەقا ئەوە دوو تەوەری سەرەکیە بێت ئەلبەتە دوای ئەوە قسە لەسەر ئەو چەکدارە بیانیان ناکرێت چارەنووسیان هەروەها زیاتر گفتوگۆ بێت لەسەر ئایندەی بڵین شاری مووسڵ بەگشتی کە بڵین سێهەم گەورەترین شاری عێراقە و لە ڕووی ئاوەدانی ئەوانەوە بەڕاستی بە تەواوەتی لەو شەڕەیە تێک دراوە جگە لەوە قسە لەسەر مەسەلەی ئابووریەکێک کە هەڵبەتە عێراقیش بەخۆی یەکێکە لە وڵاتانی کە چاوی لە کۆمەکی وڵاتانە بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکە کە شەڕێکی نەگلیسی وەکەوەی داعشی ڕوبەڕوو بۆتەوە قسەکان زیاتر من لەو باوەڕیام زیاتر گفتوگۆ بێ بەڵام گرنگترین مەسەلە کە زۆر قسەی لەسەرەکە مەسەلەی دوای نەمانی داعش بەرەو چوە یحیی ئەس gelek spasiyata dikim hêvîdarim got raportek baş ji me li ser vê kombûnê amade bike gelek spas